دیاریکردنی نرخی ئەمپێری کارەبای مۆلیدە ئەھلییەکان بۆ ماڵان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە ھاووڵاتیانی شاری سلەیمانی نیگەران کردووە و دەڵێن ئەو بڕەپارەی کە لە ئێستادا لێیان وەردەگیرێت بۆ ئەمپێرێک لە بەرامبەر پێدانی سەعاتەکانی کارەبا زۆرە، چونکە سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی جیاواز لە مانگەکانی ڕابردوو زیادی کردووە. بۆیە داوا دەکەن لەم ڕەوشەی ئێستادا ڕەچاوی ژیانی ھاووڵاتیان بکرێت و نرخەکە کەم بکرێتەوە. ئەمڕۆ کارەبا تۆزێ باش بووە، هیواداری باشش بێت، بەڵام قەزەی کێشەی مۆلیدە ئەھلییەکانی ئەم مانگێ بە هەمان شێوە مە دوومان بە هەمان شێوە مانگانی پێش و پارە ئەچەن، پارێکی زۆر لە ھاووڵاتیان ئەچەن، پارێکی زۆر یعنی ئەمپێری 7000 بۆ 6000 لەسەر ھاووڵاتیان دانەوە. ئەگەر ماڵێک 30 ئەمپێر بێت 30,000 یا 26,000 دینار یا 40,000 لەسەر داریە، ئەمەش کولفەیەکی زۆر لەسەر ھاووڵاتیان نەکەوێت. هیوادارم حکوومەت بە مۆلیدە ئەھلییەکان بچێتەوە یان دوژەیە دانێ بزان 6 ساعت ئیشان بەم مۆلیدە کردووە. صاحب مۆلیدەکان تۆزێ ئینی مۆلیدەکەم بکەنەوە، حەقی مۆلیدە ماگانە کەمیکەنەوە باشترە، بۆ ئەوان باشترە، بۆ ئێمەش باشترە. سەرۆکی کۆمەڵەی داکۆکیکردن لە مافی مۆلیدە ئەھلییەکان دەڵێت بەهۆی دابین نەکردنی سوتەمەنیەوە لەلایەن حکوومەتەوە ناتوانن نرخی ئەمپێری کارەبا کەم بکەنەوە. هیچ خاوەن مۆلیدێک نە خۆی سیعر دائەنێنە ئەتوانێت خۆی سیعر زیادکە یا کەمکە، هەمووی لەسەر سیعری گازوایل دائەنرێت، ئەو پارەیەش کە دائەنرێت لەلایەن ئەو بەڕێزانەوە لەسەر نرخی گاز دائەنرێت مانگانە، هەر گاز هەتا نرخی بەرز بێت و نرخی مۆلیداتی ئەهلیش بەرزە بێتەوە. ئەم مانگەی ئێمە پارەی مانگی چوارە، حەزەکەم هاوڵاتیان ئەوە بزانن ئێمە پارە پاشەکی وەرەگرین، واتە لە 28 سێ بۆ 28 چوار هەر مۆلیدێک چەند کاری کرد بێ ئەو پارەیە هی مانگی چوارە نەک مانگی 5، ئێمە لە 1 شەشە پارەی مانگی 5 وەرەگرین. لە بەرامبەریشدا لێپسراوی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلەیمانی دەڵێت لەسەر جەم مۆلیدەکان پێوەری ئەلکترۆنی دانراوە، تێیدا ساعتەکانی پێدانی کارەبا لەلایەن ئەو مۆلیدەوە بۆ ھاووڵاتی دیاری دەکات و پاشان لە کۆتایی مانگدا بەپێی ساعتەکان پێدانی نرخی ئەمپێری کارەبا دیاری دەکرێت بە هاوکاری بەڕێوەبەرەتی چاودێری بازرگانی سلەیمانی. پێوەرێک دانراوە لای هەر مۆلیدەیەک، تایە ئەو پێوەرە دیاری ئەکە ئەو مۆلیدەی ئەو گەڕەکە لە مانگی یەکە چەند کاتژمێر کاری کردو. نرخی مۆلیدە لە ناو شاری سلێمانیە لە سنووری با بڵێن 6500 دینار بۆ 7.5 بووە. ئەو جیاوازیەش تەبان لە مۆلیدەیەکەوە بۆ مۆلیدەیەکی تر زۆر جار کێشە بۆ مۆلیدەکە دروستە بێ، مەسە ئەشکێ ڕەنگە کاتژمێرەکانی کارکردنی مۆلیدەیەک لە مۆلیدەیەکی تر جیاوازتر بێ. لە سنووری پارێزگای سلەیمانی نزیکەی 9500 مۆلیدەی ئەهلی هەیە کە ڕۆژانە لە کاتی بڕانی کارەبای نیشتیمانی کارەبا بۆ ھاووڵاتیان دابین دەکەن. لایەنە پەیوەندیدارەکانیش داوا لە ھاووڵاتیان دەکەن لە کاتی بوونی هەر گرفتێک لەگەڵ خاوەن مۆلیدەکان کاتێک بەپێی پێویست کارەبایان بۆ دابین نەکردن و هاوکات بڕێکی زۆر پارەشیان لێ وەرگرتن ئاگاداریان بکەنەوە تا بە دوواداچوونی بۆ بکەن.